بەڵام هەندە مەجموعە دەوڵەت هاتینە وا دەوێنێ کەلتورت بستڕنەوە کەلتور طبعا کەلتوری من شمەچی کوردیە شمەچی کوردیە بڕۆ ئەوروپا بسوڕێەوە لە خارج بسوڕێەوە کە شمەچی کوردی لە بابوویەکە سەر دەرێ ئەوە کووردە دەزانی بەڵام ئەتو تاقیبی کابۆیەکی بکەی و شمەکەکی دی لە بەکەی و ئەوجە سەرڕای ئەوەی مەجموعەتیان پێ ڕاگەیاندیا ئەوی شمەچی کوردی لە بە بکە قەشمەری پێ بکەن ئالاساز مسەقەفی ژنیا ئەوەی کەلتور زندی بکاتەوە مسەقەف نییە ئەمە کێشەکەمان لێرانەیە قەشمێر پێ دەکات ئێستا کە بە شمەکەی کوردی کورا و جەمەدانیەکی بڕۆ ناو مەجلیسی بە قورئان قەشمێرت پێ دەکەن دەرێن پاشکەوتووە لەبەرەوەی ئەوە فێرکراینە ئەمەوە دەزانین مسەقەف و پێشکەوتن بە پانتۆڕەکی دڕایە یان بە فانیلەکی تەسکە یان بەکراوەکو عینەکە چیە با بە وانە مسەقەف ئەو کەسەیە کە لەسەر ڕێگا و بانان دەڕوا کو دەڕوا مسەقەف ئەو کەسەیە کە سەلامت لێ دەکرێت کو جواب دەدەیەوە مسەقەف ئەو کەسەیە کە لاقی لە سەداقدانایە یەختیارەکت بەکندادێ لاقت دێنیە خوارێ ئەوانە مسەقەفە ئەوانە ڕەوشتە ئەوانە ئەخلاقە نەک ئەمە هەر بەربەڕە لای بچینە ناو مەوزوع و مەسەلەن بۆ نمونە ئیشاڵا خەرکەکە تێم دەگا بە شتێکی ئەوەی تێناگا بە غەڵەت چونکی بە غەڵەت نییە نمونونەکە ئەو هایە ئەمە لە جەوەکی دیکتاتۆریەت لێ ڕاهات بووین فەوری بۆ دیموکراسیەت زۆر سەریع بوو بۆ نمونە حاشاک ئەتۆ مگەلە مەڕەکی لە دەشتێ دەینی سەرحە یەکە سەر عەر بە جوێیەکی بدێ ئەو حیوانە جوێیەکەی هەموو دەخوا ڕەسەن پێدەکەوی نە دەرزی تەسەموم بەکەلچی دێ نە ئەوەی دەرزی عیلاجات بەکەلچی دێ لۆ جۆی نەدید بوو فەوری خواردی دەبوایە قەسابەکی هەبی مزمستی بداتێ هەتا لەگەت زەوەکەی لێ ڕادەینی ئیمە لە دیکتاتۆر ڕاستن چوونە دیموکراسی بگەیشتنە ئەو حالەتەی ئێستاکەش ناگەڕێتەوە بەچێ بگەڕێتەوە خۆت نییە بیجێرتەوە بکەتە دوو پارەی و کەتە دوو فەیسبوک و ئەنتەرنێت و نازانم چ دەچێ مەزلیسان سەلامە چێ دەکەی جواب ناداتەوە خافرایە لە مارێ چایەکی پێ لێ بنێ لۆت لێنانێ بە فلیمی خافرایە بە قورئان خزمی خۆم فاترێک لەوە پێش بابی نەخۆش بووە چوینە لەوێن دەرێ دانیشتینە بیسی زەلام دانیشتە ئەو فەیسبوکەیەوە کردیە دەمەگنیە دوونیە سێنیە جەماعات گوتیان هەستەکە کە بابڕۆن یەکاکە بابت نەخۆشە خەرک هاتیە لە کنەت و دانیشتە ئەویش تاو خەرکەکە ڕۆی تاو یعنی بەڕاستی بووە عیب ئەمن وا تازە ئەو نمونەم لۆ هینای گوتمە بەڕاستی عیبە یعنی ئێستاکە کابراەک دێتەماری تویان دێتەماری منیان بە فەیسبوک خۆ دەخافرێنی یعنی دەرکردنە کاکە ئێدەوەەر دانیشە دوو چت فێر بە یعنی ئەو شتێ لە ناوەی دەردەینی علمت فێر دەکە یان حاشاک چتی خراپت فێر دەکە حەزم لێ سبێنێ حکوومەتی هەرێمی کوردستان قرارەکی دەربینی برێت دەبی دەوام بە شمەچی کوردی بی نەک ئێستاکە کاکە گیان وەڵا شەرمت بەخۆیە دەچێ دائیرەکانی هەرێمی کوردستان شەرمت بەخۆیە پرتەقار لێرە دانرایە مۆز لێرە دانرایە چەرەزاد لێرە دانرایە داکە شەهیدێک بابە شەهیدێک 4 سعات لەبەر دەرکەی پەنجەرەکەی ڕاوەستایە معاملاتەکی پێویش سرق وا گوڕە بەڕۆژەی دەخوا جوابی ناداتەوە یان فەیسبوکی لەدەستا لۆ کاکە گیان ئەتو چوێ مەتبەخی ئەو هەموو خواردنەدانایە دەبرە لە هەموو دنیا بسوڕێەوە لە هەموو دنیا گورە بە ڕۆژە بووە بستە دائیرەی بخورێ سێ و پرتەقار بووە لە ناو دائیرەی واسێ کابراوە ڕاستە ئیشەیە خانم خەریکی پرتەقار چاکردنیان گورە بە ڕۆژە خواردنەیە فەیسبوکە دەرێن خارە هەبوو لە هەندێکیان دائیمەن بە شێوازێکی ئەوها نارێتن بشێ یعنی ئەگەر هەندێکیاوی تێدایە لە بەروی ئەتو دەبی واتە سەوەرکەی ئەو کەسانێک کە دەجێ جەنابەت دەگرن لە هەموو تون و توێژەکانی تێدایە یعنی ئافرەتە بەرێ ژنە زەلامە خوشکمانە هەر کەسە لەوانە جێدەگری ینی گازاندەیان لەوەیە قسەکانی تویان پێخۆشە بەس حەز دەکەن شیای وێبی جێ بگرن بە تەواوی بەتاکێت طبعا ساوی هەموو خوشکە بە ڕێزەکانی هەرێمی کوردستان ماز دەکەم هەمیان ڕێزی خوشیان هەیە لەکنە من خوشک و دایکی منە ئەوانی بەتەمەنیشن لە من گەورەترن هەموو داچی منە با مەسەلەن ئیمن مەسەلەکی بێ ئەخلاقی نییە بە غەڵەت تێبگەن مەسەلەکی خۆشەویستیە بەڵام لە هەندە حاڵەتیش قسەکانی جەنابەت زۆر جوانە مەسەلەن بورغیەکی بینە سێزدەبی سەمونەکیش بینە سێزدەبی چەند جوان دەستە سەیەک بەڵام سەمونەکی بینە 4 دەبی بورغیەکی بینە 12 دەبی دەبی بەچە کوچی لێ دێ ناچی حالەتێ قسەکە جوونی دەوێ خەتای من نییە حالەتێ قسەکە مەسەلەن ئەو قسەی دەوێ مەسەلەن کو کابراەک دەرێ کابراەک گوڵە طبعا دەبی بە زمانی گوڵ قسەی لەگە بکەی کابراەک زبرە حاشاکی جەنابتان دەبی بە زمانی زبر قسەی لەگە بکەی خەتای من نییە
ئەو جەلوێ ئەمە مەسەلەن هەندە سوالفەی ئیشەکی حاشا کەماتی دەبینی شتەشی ناڕێک دەبینی دەبی جوونەکە بێ ئەگە جوونەکەی لەگە نەبی ڕێک ناکەوی ئەدی بە دینت کەمترین ئیشی کردیا ئەمش پێ برم وڵی دەست خۆش بوو یعنی نەدەبای ئیشەیە بکە بە کاکە دەبی بای ئیشەکمەکەی فەزعیکەی ئەوەیە مەوزوعەکە داوایەکی دیم هەیە چیدی بە قسەد هاواری مارە شەهید و پێشمەرگان نەکەن مارە پێشمەرگە و شەهید تەبعاً تەماشاکە ئەوەی هەرێمی کوردستان ڕاگرتیا ئاسایش و پێشمەرگە و ئەو شتە مروریانە وا لە سەجادەکان دەسوڕێنەوە جوان نییە ڕاتبیان بداتێ و نەداتێ و مانگە کەبی و نەبی و ڕاتبەکانی وان بدا قیسەک بە خۆی دابستەوە نەفت و کارەبایەکەی چاکەن لەبەرەوەی وەڵڵا لێیان تێک دەچی ئەوە تو قسەکی جوانت کرد بە منت گۆتت لۆ ئەتو ئەوها دەکەی و خەرک بەس تێ بگا ئەمنیش بەوان دەرێن بە هەموو دەسەڵات دارەکان وەڵڵاه تێکچی لەوان تێک دەچی لە من تێک ناچی ئەوە ئەوەندە مریشکەم هەیە ئەوەندە حیوانم هەیە ئەوەش جێ و ڕێی منە هەر حکوومەتەکیش بێ شەڕم پێرەگە ناکرێ هەر دەبی پێ برێن بەخێر بێ بەس چێ لێ تێک دەچی ئەوی مەزرعی هەیە ئەوی وەنەوشەی هەیە ئەوی دەفتەرە دۆلاری هەیە ئەمن لۆیمە ئەمن لۆ خۆم نییە ئەوجا ئەگەر بێت و نسحەتەکانی من لە کەناڵەکەین گۆ بە جێوان گەیشت و چۆ مێشتیان ئیشاڵا بەرەو باشی دەچی خوای گەورە دریان نەرم بکاتن چاک ئەگەر هەر ئەوهاش بستەوە دوێ بە حەقی قورعان شاپی تورکیا ئێران و قونیوان خەرک فەیسبووکی بەکاردێنی و ئیشە باشەکان ئەمە فەیسبووکی بەکاردێنی ناموسێک پێ براو دەکەینەوە ئەوە نەوشە جوانەیە حەقیوەیە کە دەتگەینتە زیێت هەر چاتایی ماچکەی ئەمە برێش ڕادە چێشن دەرم بزانین تاکو دەتەقی ئەوە تەسەڕفاتەکانمانە ئیشاڵا لە حکوومەت و لە جەماوەرەکەمان بەرەو باشی دەچین هەر کەسە لە جێ خۆمان چاکەین باش دەبی بە قورعان خۆمان چانەکەین کوی پێم گوت شاپی ئێران و عێراق و تورکیای سەبرەکی بگرە زۆریش ناخایەن هێر شارێک دو ساریدا زۆر پشت بە ئەمریکاش مەبەست ئەمریکا بڕێک بەرنامەی اجتیماعی شەپمان لە پشتی دەداتەوە